بەڵێ ئامانجی دەوڵەتی تورکیا لە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان ڕوون و ئاشکرایە بەڕاستی کاتێکە گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان دروستەکە مەبەستەکەی دروستکردنی ئاستەنگیە لەسەر چارەسەری دۆزی ڕەوای کورد و پرۆسەی دیموکراتیزەکردنی تورکیا جا بۆیە کاتێک ئەوان ناڵن هیچ لێدوانێکی ڕێبەر ئۆجەلان هیچ بۆچوونێکی لەسەر دۆخی سیاسی بێتە دەرەوە ئامانجە سەرەکیەکەی ئەوان ئەوەیە کە چارەسەری دوا بخەن بەڕاستی چاواشەکاری لە کۆمەلگا پێشخەن و هەموو شتان ئاگادارن ئێستا تورکیا لەلایەن فاشیزمی سەوسەوە بەڕێوە برێ فاشیزمیش ناوێ بەڕاستی چارەسەری ناوێ ئۆجەلان کە پارادایم و دید و تێڕوانینی ڕێبەر ئۆجەلان چارەسەرە بۆ هەموو قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی سەرجەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەداخەوەی تر خۆتان ئاگادارن کە سیستمی جیهانی دەرفەتی نەهێشتۆتۆ لە بەردەم ئەوەی ڕێبەر ئۆجەلان بتوانێت بە ئازادی ئەم تێزانی خۆی بخاتە ڕووە بیخاتە پراکتیکەوە و چارەسەری بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێتە ئاراوە. پاراستنی ژیانی ڕێبەر ئۆجەلان ئەسکەوێتە ئەستۆی تاک بە تاکی گەلەکەمان لە هەر چوار بەشی کوردستان و لە کوردانی تاراوگەشت لە ئەوروپا بۆیە منەڵم ئەمە ئەرک و بەرپرسیارەتی هەموو تاکێکی کووردە لەگەڵ ئەوەش سەرباری ئەوەش هەموو ئازادی خوازێکە لە جیهانە کە ژیان و تەندروستی بیرمەند و ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بپارێزن. ئەم هەواڵە تەنیا مرۆڤ وەک شەڕێکی دەرونی وەک شەڕێکی تایبەت وەک ئەشکەنجەیەک سیر نەکرێ بەڵکو بەرەو ڕووی زۆر ئەگەر کراوەیە بەڕاستی وەک پارێزەرەکانی ڕێبەر ئۆجەلانیش ئاماژەیان پێکردووە و لێدوانیان داوە دۆخەکە مەترسیدارە هەواڵەکە هەواڵێکی مەترسیدارە نیەت و مەرامی زۆر گڵاو لە پشت ئەم هەواڵ و دەنگۆیانەوە هەیە یعنی فاشیزمی ئەردۆغان سنوور ناناسێ هەمومان دەزانین ئەو سەرکوتکاریەی کە لە باکووری کوردستان لە بەرامبەر نوێنەرانی گەل پەیڕەوی دەکا هێرش و پەلامارەکانی بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان ئەو سیاسەتە قێزەونەی کە لە باشووری کوردستاندا بەڕێوەی دەبات ئەو هێرش و پەلامارە ملهوڕانەی کە دەیکاتە سەرگەلی کورد بەڕاستی دەمانگەێنێتەوە قەناعەتەی کە پێدەچێت دەست بۆ ڕێبەر ئۆجەلان درێژ بکە دەست بۆ ژیانی ڕێبەر ئۆجەلان درێژ بکە بۆیە چی دەبێت با ببێ ئەم دەنگۆیانە دەبێت دەنگۆیەکی مەترسیدار و بە هەستیاری مامەڵی لەگەڵا بکەین بۆیە لێرەدا بەڕاستی گەلی کورد خەڵکی ئازادی خواز دۆستان ڕای گشتی جیهانی گەلانی ناوچەکە دەبێت بەرامبەر بە هەواڵ و دەنگۆیەکی بەو ڕەنگە بە هەستیاریەوە مامەڵە بکەن پێکەوە ژیانی ئازادانەی گەلان کە ڕێبەر ئۆجەلان لە مانیفێستۆکانی خۆیدا پێشنیاری کردووە بەرهەمی بۆ گەلی مەزلومی کورد و گەلی ئازارچەشتوی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوین بۆ هەمویان بەڕاستی بۆ هەموو مرۆڤایەتیە کە ئەمڕۆ لەژێر دەستی ستەمکار و لەژێر دەستی سەرمایەداری و لەژێر دەستی فاشیزم و لەژێر دەستی ملهوڕەکانی سەرمایەداریدا بەڕێوە دەچن تێزەکانی ئەو وەڵامگۆیە وەڵام دەرەوەیە چارەسەریە نەخشەڕێیە هەر بۆیە دەبێت هەر کەس بەڕاستی خۆی بە خاوەن بزانێ هەر کەس بەڕاستی خاوەندارەتی لە ڕێبەر ئۆجەلان بکات خاوەنداریکردن مانەوە لەسەر شەقام تێکۆشان و گردبوونەوەی جەماوەری ئەرکی هەرە گرنگ و هەرکی هەر ئەخلاقی و ویژدانی و ئینسانی و ئازادی خوازانەیە کە هەر کەس پێی ڕابێ داوا لە هەموو خەڵکێکی ئازادی خواز دەکەین کە شان بەشانی یەکتری بۆ ئەم دۆزە هەستیارە بۆ ئەم دۆزە کەچارە نووسی گەلێک و گەلانی و ڕۆژهەڵاتی ناوینی پێوە پەیوەستدارە هەمومان بەیەکەوە هاوار و دەنگی خۆمان بڵند بکەینەوە و داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان و داوای زانیاری لەسەر دۆخی ژیان و تەندروستی بکەین.